هۆکارەکانی شکستی دیالۆگی نیشتیمانی لە دوای 2023 تا ئێستا لە عراق چی بووە؟ ئایا عراق چی بە گفتوگۆ چارەسەر کردووە و ئەم بابەتە گرنگانەی کە پەیوەستن بە کورد لە دوای دروستبوونی عراقەوە دەکرا چۆن چارەسەر بگرێت کە تا ئێستا ڕێگە چارێکی ئەو تۆی بۆ نەدۆزراوەتەوە. ئەمە تەوەریگەرم یەم شەوی ژووری هەواڵە لەگەڵ میوانەکەم لەسرم پرسە قسە دەکەم بەڕێز فەریدون عەبدولقادر سیاسەتمەدار لێرە لەگەڵمە. زۆر بەخێر بێ. ئەمە ئەو پرسیارش لە بەڕێزت بپرسم، بۆچی دیالۆگی نیشتیمانی لە عراق لە 2023 تا ئێستا شکستی هێناوە؟ ئایا هیچ شتێک لە عراق بە گفتوگۆ چارەسەر کراوە؟ بەڕێی من بە دەرەجەی ئەساسی ئەو دیالۆگە بۆ ئەوە نییە پرسەکانی نیشتیمانی چارەسەر بکەن، بۆ ئەوەیە فرسەتێک بن لە عێراقا بەردەوام ململانێ لە بینی کوتلەکان و لە بینی ناوەند و هێزەکانە هەبووە، لایەک ئەوێ بە کولی دەسەڵاتدار بێ وەلاکانی کە پراوێز بخات لەبەرەوە تا ئەو گیانە و ئەو ڕۆحێتە هەبێ لە عێراقا بەداخەوە لە کۆنەوە تا ئێستا نەیانتوانیوە مجتەمەعێکی متەجانیسی ڕێک و پێک وەکو وڵاتانی کە لە عێراقا دروست بکەن، هەموو کەس هەست بکا کە هاوڵاتیە و هەموو پێکهاتەکانی عێراق هەست بکەن کە وەکو یەک هاوکارن و وەکو یەک مافیان هەیە و مافیان پارێزراوە عێراقا. وڵی بەڕێی من لە هەر لە بیدایە توانێت دروستبوونی دەوڵەتی عێراق لەسەر ئەساسێکی ڕێک و پێک نەهاتوۆتە پێشەوە، لەسەر ئەساسی ئیتیفاق و دابینکردنی ماف و خواستەکانی پێکاتەکان نەهاتوۆتە پێشەوە، لەسەر ئەساسی ئارەزوویەک بۆ قودانی ئەو پێکاتانەوە بۆ قودانی مافەکانیان هاتوۆتە پێشەوە و ئەو ململانیە و ڕغبەتی باڵادەستیە ڕێگە ناداکە نە بە دیالۆگ نە بە غێری دیالۆگ ئەو کێشانە چارەسەر بێ. لە عێراق زۆر ئیتیفاقات کراوە، زۆر دیالۆگ کراوە، بەڵام بەداخەوە کێشەکانی چارەسەر نەکردووە، کێشەکانی وەکو خۆی هێشتۆتەوە و ململانەکانیشی وەکو خۆی هێشتۆتەوە. لەبەرەوە من بەش بە حاڵی خۆم زۆر گەشتبین نیم بە و گفتوگۆ و دیالۆگانەی کە لە بەغا یا لە شوێنێکەی عێراقا کرێ ئەگەر بێت و گۆڕین لە عەقڵیەتی لە ڕیشەیی عەقڵیەتی دەسەڵاتدارانی عێراقا نەبێن، جا هەر جەماعەتێک کێنە سەرکار و دەسەڵات دەگرنە دەست و جەماعەتەکانی کاخەنە ژێر چەپۆشی خۆیان. زۆر باشە. بەڕێز فەریدون، لە دوای هەرەسێنانی بلۆکی کۆمۆنیزم و جەنگی کەنداوی یەکەمەوە کۆمەڵێک دەستەواژەی نوێ لە جیهانی سیاسی دەهاتنە ئاراوە، ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ، عراقی نوێ وە کۆمەڵێک لەم دەستەواژانە. بەڵام عراقی نوێ بۆچی بنیاد نراوە؟ ئایا ئەو چاوەڕوانیە کە هەبوو بۆ مۆدێلێکی نوێی فدرالیزم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یاوەی کە کورد ئەویست لە ئەم دەسەڵاتە داوەری بگرێت، بۆچی هەمووی شکستی هێنا؟ بۆچی ئەمڕۆ لە ئەستای عراقی نوێدا دەبینی؟ بۆم باس کردی بۆیە شکستی هێناوە لەبەرەوەی لە پێکاتەکانی عێراقا پێکاتەیەک زۆربەی دەسەڵاتەکانی گرتووەتە دەست و حیزبەکانی ئەو پێکاتەیە زۆربەی دەسەڵاتەکانیان گرتووەتە دەست و ویستویانە زاڵ بن بەسەر هەموو پێکاتەکانی کە لەبەرەوە بینین مەسەن لە عێراقی لەو عێراقی نوێە بە زۆر زەحمەتی جێگەی بیر و ڕاو بۆ چوون و مافەکانی سوننەکان کرایەوە و سەرڕاوی کورد واقعیشی بەهێزی هەبوو، خۆی هەموو شتێکی ئامادە بوو، کورد لە هەمویان منەظەمتر بوو، کورد حکومەتی خۆی هەبوو، پەرلەمانی خۆی هەبوو و قەزای خۆی تەنزیم کرد بوو و داو دەستگای مالی و ئەمنی هەموو شتێکی خۆی حازری هەبوو، لاکانی کە پەرتەوازە بوون. بەڵام سەرڕایەوەش کورد لەبەر ئەوەی ئەو تاکتیکەی هەڵی بژارد بۆ بەشداربوون لە عێراقی نوێ، بەڕێی من تاکتیشی هەڵە بوو و پەلەکردن بوو، لەبەرەوە کورد ڕۆژ بە ڕۆژ شانی لێدرێ و مافەکانی من وەختی خۆشی وتومە و هەمیشە وتومە وایە ئێمە زۆر دڵسۆزانەش و باشیش یارمەتی برادرانی سوننە و شیعە و عەرەبمان بدایە هی پێکاتەکانی کە بۆی دەوڵەتی نوێی خۆیان دروست بکەن و دوایی کە دروستیان کردای ئێمە وەکو کورد کە هەموو شتێکی ئامادەمان هەبوو، واقعیشی منەظەممان هەبوو، ئەبوایە بڕۆشتینایە بە مفاوەزە داخلی ئەو عێراقە نوێ ببووینایە، ڕەنگە کۆنفیدرالیشمان دەستکەوتایە، ڕەنگە
فیدرالیشمان دەستکەوتایە بەڵام لەسەر ئەساسێکی مەدروستور و مفاوەزە و ئیتیفاق و ئەوە باشە کەواتە و دەستەواژانەی کە ئێستا هاتۆتە ئاراوە تەوافق و هاوبەشی و تەوازن و شراکەت ئەمانە چی لێ بەرهەم هاتووە کە ئەواتە ئەگەر بەو شێوازە لایەنێک باڵا دەست بێت و پێکاتەکانی دیکە بم ئاراستەیەدا پەرابێز بخرێن کەواتە ئەمانە هیچ مانایەکی دەمێنێت بەڕێی من وشەی نوێ لە منتیقەیە کە بەکاریە بۆ ئەوە نییە کە واقعێکی نوێی تازەی باشتر و بۆ پێشەوە چووتر دروست ببێ شتێکی کۆن لابراوە نظامێکی کۆن لابراوە نظامێکی تازە هاتوۆتە کایەوە لە شوێنی ئەو پێوترێن نوێ ئەجینا کە بە خۆیڵێ نوێ ئەوەیە لە بیر و باوەڕیان لە نەهجیان لە ممارەساتیان لە هەموو شتێکیان نوێ بێ و لە ڕنگ و ڕوخسار و ناوەڕۆکە نوێ بێ ئەوە بەواڵێن نوێ بەڵام عێراق نوێیە و منتیقەیە کەواتە ئەو فدرالیزم و لامەرکەزیەتەی کە عێراقی لەسەر بنیاد نراوە بەرەو هەڵوەشانەوە دەچێت ئەگەر بەم شێوازە بەردەوام بێت وەڵام من نازانم ئەوە کەوتووەتە سەر ئەوەی ئەگەر هێزە کوردیەکان یەک بن و میلەتەکەی ئێمە یەک بێ ناتوانن هەڵی بۆشێنەوە بە تایبەتی ئێستا واقعێکی زۆر تازە لە دنیا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پیا بووە واقعا یارمەتی دەرێکی باشە بۆ ئەوەی کورد بتوانێت دەست بە دەستکەوتەکانی خۆیەوە بگرێ و ئەو قەوارێ فیدرالیەی لە چیز نەچێ بەڵام ئەوەش هەر لەسەرەوە وەسێک کە کوردە بێ ئیرادەی یەک بێ ریزەکانی یەک بن و یەک پەیامیان هەبێ و هاوکاری یەکتری بن و ئەوەنگا خۆخۆر نەبین و ئەوەنگا ناکۆچی و ململانەیە لە نێوانمانە جێگەی نەبێتەوە بەڵێ ئاماژەتان بەوە کرد کە عێراق کۆمەڵێک ڕێکەوتنامەی نێودەوڵەتی ئەنجامدا و ڕێکەوتنامەی گرنگن لە زۆر بواری فراوانیشدا بەڵام جێبەجێ ناکرێت لە بەرۆی لە پێگەیەکی بەهێزدانیە پێتان وایە ئێستا پێگەی عێراق لاوازە وەگەر لاوازە داهاتووی عێراق بەرەو کوێ دەڕوات بەڕێی من عێراق ئەگەر حسابی کەیس لە کۆنەوە تا ئێستا سەدان و بگرە ڕەنگە هەزاران ئیتیفاقیە یا تەزیقی ئیتیفاقیاتی دەولی و دراوسێ و ئەقلیمی کردووە و زۆریش ئیتیفاقیاتی کردووە لەگەڵ پێکاتەکانی عێراقا لەگەڵ زۆر لای عێراقا بەڕێی من ئیتیفاقیە لەم منتیقەیە پارڕانەوە و نیەتی باش و ئەوانە نایپارێزێ ئیتیفاقیە وەک هەر شتێکی کە معادلاتی قووەی سەپێنێ و معادلاتی قووە توانێ بیپارێزێ و ئەگەر ئەو معادلەیە بە قازانجی لایەک نەبێ بە قازانجی کورد نەبێ کورد ناتوانێت ئەو ئیتیفاقیە جێبەجێکە میسالێکی بچووکتان بۆ هێنمەوە لە ساڵی 1975 عێراقی سەدام حوسێن کە قیادەیە کرد ئیتیفاقی جەزایری ئیمزا کرد بۆ زدی کورد بۆ ئەوەی بەڕە لە ژێرپێی کورد دەربێنێ و بەشێ لە خاچی عێراقی تەنازول لێ کرد بۆ شای ئێران بەڵام دوایی کە ئەو وەیشومەیە بەسەر کورد هات و توانی بە پێی لێگانەوەی خۆی زاڵ بێ بەسەر جوڵانەوەی چەکداری کووردا پەشیمان بۆ لەو شتانە بەڵام چونکە معادلاتی قووە بە قازانجی نەبوو نەیتوانی لەژێر باری ئیتیفاقی جەزایرە دەرچێ و ئەوە بوو ساڵی 1970 سەدام حوسێن خۆی ئیتیفاقەکەی دڕان و بوو بەهۆی جەنگێکی 8 ساڵە لە بینی ئێران و عێراقا بەو جەنگەش چونکە معادلاتی قووە لە قازانجی نەبوو و ڕەوتی ڕووداوەکانی دنیا بە ئیتیجاهەکان نڕۆی کە سەدام بتوانێت سەرکەوتنەکەی لە جەنگا بگەێنێ بەوەی کە ئیتیفاقی جەزایر هەڵوەشێنێتەوە بەعکسەوە مەجبور بوو کە زەلیلتر بێ و ئەوە بێ لەبەرەوە بەڕێی من دایمە وایە بینم ئیتیفاقیە بە معادلاتی قووە جێبەجێکە کوردی یەک بێ یەک ئیرادەی هەبێ یەک ریز بێ و ناکۆگ نەبێ ئەتوانن پامیان یەک بێ ئەتوانن مەرجەکانی بەڵام کورد ئەو کاتەش هەر ڕۆڵی هەبوو و ڕۆڵێکی زۆر گرنگی هەبوو لە نووسینەوەی دەستوری عێراقدا ئێستا دەستور دژی بەکاردەهێنرێت کەواتە چۆن مامەڵە لەگەڵ ئەم ئەقڵیەتە سیاسیە کە لە سەرەتاشدا ئاماژەت پێکرد کە نەگۆڕە لە عێراق تا ئێستا بکات ممکنە جەنابێ نازام چەند ئاگادار بوو یان ساڵی 1975 کە دەستوری عێراق خرایە ڕای گشتی وە بڕیاری لەسەر دراوە بوو بە دەستور
پێشتر زۆر مناقەشاتی لەسەر بوو لیژانی پەرلەمانی لەسەر دروستکرد لیژنەی دەستوری بۆ پێکێنرا کورد ئەو وەختە لە معادلاتی قووا وەزعی زۆر باش بوو بۆیە توانی کۆمەڵێ شت جێ بکاتەوە لە مافەکانی لە دەستورە و ئەو دەستورە بەڵام ماوەتەوە سەر چی ئەیپارێزێ ئایا نیەتی باش ئەیپارێزێ ئایا دیالۆگ ئەیپارێزێ یا ئایا معادلاتی قووا ئەیپارێزێ بەڕێی من دنیا هەمووی لەسەر ئەوە بەسراوە دنیا معادلاتە چ لایە بەهێز بێ یعنی دۆخەکە عاملێکی بە قووەتی باتێ فاکتەرێکی بە قووەتی باتێ خۆشی هێزە زاتیەکەی فاکتەرێکی بە قووەتی باتێ ئەتوانێت نەتایجی باش بێنێ و ئەتوانێت هەر ئیتیفاقیە هەبێ گەشەشی پێبا جێبەجێش ببێ ئەوە بەڵام ئەگەر ئەو شتانە جێبەجێنەکە لە دەستێکی ئێستا پێگەی کورد و هێزی کورد لە چاستێکدا دەبینی لە چاو ئەو معادلاتە نێودوڵەتی و هاوکات لەگەڵ بەغداش بەگشت بەداخەوە وەزعی کورد تا ئێستاش من باش نایبینم چونکە کوردی یەک و یەکگرتو نییە کورد یەک ئیرادەی نییە یەک پەیامی نییە یەک ڕیز نییە بەڵام ئەگەر بتوانێ ئەوانە جێبەجێ بکە وەزعێکی دەولی و ئەقلیمی باش هاتووەتە پێشەوە من پێم وایە ئەمریکا و هاوپەیمانەکانی ئەمریکا ئەیانەوێ گۆڕانکاری وا بەدەست بێنن کە بۆ خۆیان دڵنیا بن و ئەشی بینی لە چەند مانگی ئایندا کۆمەڵێ مساوما ئەکرێ ڕەنگە ئۆکرانیا و شەڕی ئۆکرانیا و رووسیا بگۆڕێتەوە بە هەنگێ باڵادەستی یا ئازاد دەستی ئەمریکا و غەرب لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە ئەوانە بە نەتیجە پێم وایە زیاتریش بە قازانجی کوورد دەبێ وەزعەکە لە ئێستاش باشترە بێت زۆر باشە زۆر بەڕێز فەریدون عەبدولقادر سیاسەتمەدار زۆر سوپاس کە لەگەڵ کورد و ساڵ 24 من زۆر سوپاس دەکەم بژیت زۆر بەخێر بێت